لەبەرەوە بە شەو کۆکرێتەوە شەو فێنکە ئەم شووتیە لە بەیانەوە تاوارە ئیسا پلەی گەرما زۆر بەرزە لە بەیانەوە تاوارە خۆر لێدا شتووەکە تۆزە شلە بێ کە بارش کرێ لە ناو سیارەی گەورەیە لە سەریەک بێ نەرمە بێت تاگاتە علوە بە لەبەرەوە بە شەو فێنکە جێ خۆشی هەیە هەم کرێکارەکان بێتاقەت نابن هەم بۆ بارکردنش هەم سایقەکان هیچ مشکلێکمانێ بە شەو زۆر خۆشە بۆ بارکردن شوتی دەبێ شوتیێر بە شەو بارکرێ ئەگە بە ڕۆژ بارکرێن نەرمە بێ لە ناو سیارە بچێتە سەر یەک هەموویەتە پێ ئێمە 2 ساڵە لێرە شوتیەکەین ئەرز و ئاوەکەی زۆر باشە بۆ شوتی لەخوا بە زیاد بێ هیچ مشکلەیەکی نییە بەڵام 2 ساڵە نەخۆشیەکەی نەخۆشیەکی ڕقەیە ئێمە گیرمان بەدەست ئەوە خواردووە ساڵانەیە من لە سەرەتای مانگی 4 دەسەکەین بە زەوی چێڵان لە تقریبن لە 15 24 شتڵ دانین لەم کاتەیە ڕستەکەمان پێگا ئەو نەخۆشیە لیدا نسبەیە لە شوتیەکە ڕقاکە خراپێکە ئێمەش ئەوەی کەوا هەستی پێ بکەین خراپە هەم لە ناو چێلگەکە بەجێهێڵین هەم لێرەش لە کاتی بارکردنە ئەوەی شیاوی خواردن نەبێ یعنی ئەوەی شیاو نوێ بۆ خواردن بۆ ئینسان ئەلێرە فڕێ دێن بۆی بارەکەمان بارێکی جوان بێ هیچ شتێکی تیانە بێ کە شیاو نەبێ بۆ خواردن بەو شێوەی کێنە بازارەوە ئەوەی کەوا هەست بکەین ڕقە ناشرینە زەردە بە شێوەیەکە فڕێ دێن ئەمە چییە؟ شوتەکەی ئێمە شەوانە بارێکین تر پێی ڕۆژ کەوت و بازارە بێ هەموو شەیەک بارمانەیە بارێکین و ئەگەر بازارش نەبێ شەو ناشێ ئەوە هەفتانە مەسەن 5 شەو 4 شەو بارمانە بێ بارەکەین ئەگەر بەس بە پێی بازار و منتیقەکە کەوتووە لە چۆ پارە بکات و پارێ زیاتر بکات پەیوەندیمان پێواکەن بۆیە بارەکەین تر بۆ کەلار بێت بۆ کەرکووک بێ بۆ سلێمانی بێت لە چۆ پارە بکە بۆیە بارەکەین ئێمە